کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئەو فرسەتەی کە من بە پێشنیارێک دەست پێکەم پێشنیار بۆ جەنابێت دەگەر بکرێت لە قەزا و ناحەکانشە لەم جۆرە کۆڕ و سیمیلانە نابێت بەڕاستی کاریگەریە بێ و هەستی شەکەم قەزا و ناحەکان تۆزێک پەراوێز خراوە ئەمان بۆ ئەوەی کە تەلەبە بۆچی لە کۆرسی یەکەم کۆرسی دووەم ئاستی لاوازەودا ئەبەزێت من بۆ چەند هۆکارێکەکەنەوە هۆکار زۆرن بەتایبەتی هۆکارە سیاسی و ڕامیاری و ئابوووریەکان وەکە ئەوەی کە لە چۆن لە سێ خاڵە من کورتم کردێتەوە کەناڵەکانی ڕاگەیاندن بوونی زۆری کەناڵی تەرفیعی کاک دکتۆر بەڕاستی کاریگەری لەسەری قوتابیە هەر لە پێنجونی ئێوارە دەست پێ ئەکا حتا 9 شەو بەشتی تەرفیعی و ئەوەنی کە هەیە زۆری پشۆکان لە وەرزی بەهاردا بەدبەختی ئەم پارچەی خۆمە کوردستان لەوایە هەموو بۆنە و مناسبەتەکانمان لە بەهارە مامۆستا لە مانگی سێبەدەوە دەست پێکە و نەبوونی چاودێری لەسەر سایت و کەناڵەکان نووسراوە بینرا و بیسراو دەستەکانی خۆش بێ جاوەڵا قسەکان وەکو باسمان کرد لە یەک مهمتر و گرنگتر بۆ مەسەری قەزا و ناحەکان بە دڵنیایی و ئیشی لەسەر بکەین زۆر باشە ئەمڕۆ کابراوتێنەڵە فرێشە هەڵاوی لێڵە سێر ئەمڕۆ بەڕێزێک تەلەفۆنی بۆ کردمە لە کاکتۆر ئێمە لە قەزای فڵانین با ناوی نێنم زۆر بێ بەشین لە هەندێک کۆڕ و سیمینار و چالاکی پەروەردەی ئێمەشتان لە یاد بێ قسەکەشی زۆر ڕاست هەتا کردێ گاڵتەوتی قەزای ئێمەش هیلاکی و ماندووبوونمان زۆر بێت بەسەر کوردایەتی و بەسەر ئەم کوردستانەوە بینەوە شەرت نییە بۆ شەڕ و ئاژاوە و شەڕی براکوژی و کوشتن و بڕینەکە ئێمە بەکاربێنرن بەڵام لە خۆشی و ئاسوودەی و لە کۆڕ و سیمینار و چالاکیە ئێمە بێبەش بکرین بۆ ئەوە گرنگە باسی ڕاگەیاندن و باسی تەلەڤیزیۆن و ئانەت کرد من لەبیرمە لە زمانی سەدام بە هەموو خراپیەکانی خۆی بەس کە ئەگەشتە کاتی دەوامی تر بەرمەجە هەنێ بەرمەجە داخرا هەندێ بەرنامە داخرا ئەفلام کارتۆنی بەیانیان نامە هەندی ئەڵقاڵقەوشت داخرا دانی ها کاتی وەکو بڵێ بە هەموو خێزانەکانیەوت بە زمانی حاڵکە تۆ دەبێ ئاگادار بێ ڕاستە ئێستا لە سای ئەو لەمە و لە سای تەکنەلۆژیا و لە سای ئەوەیە ڕەنگە کۆنتترۆلی کەم بێ بەس هیچ نەبێ بەڕاستی بێ هەموو خێزان و خانوادەکان ئیشی لەسەرکەن دەست خۆش بێت